لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 139 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان و بەسی ڕەزامەندی خی گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يسألونك عن الأهلة قل هي مواقيت للناس والحج وليس البر بأن تأتوا البيوت من ظهورها ولكن البر من اتقى واتقوا الله لعلكم تفلحون. بەڕێ خۆشەویستان لە ئەو ئاتە پیرۆزەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمی یەسئەلونەکە عن الأهلة پرسیارت لێ دەکەن دەربارەی ئەهلە. دیارە لە باونە بە کورتی ئەگەر مانایەکە یەکەم جار باس بکەین پرسیار لێ دەکەن دەربارەی ئەهلە واتە دەربارەی مانگ کاتێکەوە با بڵێن هیلالە واتە لە سەرەتای مانگەکان ئایا حکمت لە هاتنی مانگ چییە بەو شێوەی کەوا خوای گەورە داینایە قل هي مواقيت للناس والحج پێیان بڵێ یا رسول الله هي مواقيت للناس لە بۆ ئەوەیە کەوە خەڵکی وەختەکانی خۆیان و مەوعیدی خۆیان و شتەکانی خۆیان کە با بڵێن مقەیەدە بە وەقت بزانن والحج و هەروەها لە بۆ زانینی مەوعیدی حەج وليس البر بأن تأتوا البيوت من ظهورها بر و چاکەکردن لەوە دانیە کەوە لە پشتەوە بچنە ماڵەکان ولكن البر من اتقى بەڵکو بر و چاکە ئەوەیەکەوە کەسێک تەقوای خوای گەورە بکە وأتوا البيوت من أبوابها و هەروەها بڕۆنە ماڵەکانتان لە دەرگای خۆی وأتوا البيوت لە ماڵەکان لە دەرگاکانەوە بڕۆنەوە ماڵەکان واتقوا الله لعلكم تفلحون تەقوای خوا بکەن تاوەکو لە نەتیجەدا فەلاح و سەرکەوتو و سەرفرازی دنیا و قیامەت بن. بەڵێ ئیتر یەسئەلونەک خوای گەورە سوبحانەهو وتەعالە لێرەدا بە پێغەمبەر دەفەرمی پرسیارت لێ دەکەن. دیارە لێرە و لە چەندین جێگای دیکە هەر لە هەمان سوورەت و لە جێگای دیکەش خوای گەورە ئەو سیغەی بەکارهێنایەواتە کەسانێک لە ئەسحاب خۆیان لێ ڕازی بی پرسیار لە پێغەمبەر دەکەن صلی الله علیه وسلم لەبەرەوەی حەریسن لەسەر فێربوونی دینەکەیان حەریسن لەسەر فێربوونی دینەکەیان خوای گەورەش وەڵامیان دەداتەوە سوبحانەهو وتەعالە بەرەوەی خوای گەورە سەمیع و بەصیرە وەکو لە سوورەتی مجادلە قد سمع الله قول التي تجادلك في زوجها وتشتكي إلى الله والله يسمع تحاوركما إن الله سميع بصير. کەواتە خوای گەورە سەمیع و بەصیرە لەسەروی حەفت ئاسمانان دەبیستی کاتێکەوە پرسیار لە پێغەمبەر دەکرێ صلی الله عليه وسلم ئیتر خوای گەورەش وەڵام دەداتەوە سبحانه وتعالى. يسألونك عن الأهلة أهلة وەکوتمان جەمعی هیلالە هیلال کاتێکەوە مانگ بە دیار دەکەوی وەکو هەندێک لە زانایان دەفەرمێن هەتا 3 شەو هەندێک دەڵێن هەتا 10 شەو پێ دەگوترێ هیلال ئەوجا لە دوای ئەوە وەکو معلومە پێگوترێ قەمەڕ بەگشتی و بە تایبەتیش لە کاتی شەوی چاردەیدا پێ دەگوترێ بەدر. ئیتر هیلال مانگە لە سەرەتایدا کە دێ ئەوجا گوتمە هەندێک دەڵێن 3 ڕۆژ هەندێک دەڵێن 7 ڕۆژ کە باری کە پێ دەگوترێتن هیلال جەمعەکەی ئەهیلێ کەواتە لێت پرسیار دەکەن دەربارەی هاتنی مانگ وەکو هیلال کەواتە لە نەتیجەدا لێت پرسیار دەکەن دەربارەی هاتنی مانگەکان ئەو 12 مانگەی ساڵ کە لە دوای یەکتری دێن حکمت چییە؟ زۆر هەندێک لە زانایان دەفەرمون کاتە سەحابە خۆیان لێ ڕازی بی وەکو پرسیاری دیکەش کە دێ هەر لە سوورەتی البەقەرە يسألونك عن الخمر والميسر يسألونك عن المحيض يسألونك عن الشهر الحرام قتال فيه لە بابەتی شەرعی پرسیار دەکەن بەڵام لە بابەتی دنیەویش پرسیار دەکەن يسألونك عن الأهلة ئەهلە ئەو حسابێکی با بڵێن ظاهرەن حسابێکی دنیەویە. ئایا رسول الله حکمت لە مانگ چییە؟ حکمت لە هاتنی مانگەکان چییە کە خوای گەورە وای دانایە سوبحانەهو وتەعالە ساڵ 12 مانگە لە 2-1 دەسوڕێتەوە و کاتێکەوە بەدیار دەکەوی هیلالە سەبرە پڕ دەبی دەبتە بەدر و هەتاوەکو کامل دەبێت ئەوجا سەبرە نقصان دەکاتەوە تا بزێت حکمت لەوەی چییە یا رسول الله يسألونك عن الأهلة. ئیتر بەو شێوەیە سەحابە پیاوی دین و دنیا بووینە
خی گەورە دەفەرمی قل پێیان بڵێ یا رسول الله هي مواقيت للناس کەواتە ئەو هیلا لە حکمت لە ئەوەی کەوا خی گەورە مانجی بەو شێوەی خەڵق کردێ و لە ئاسماندا تاوەکو خەڵکی مەواقیت بزانن جەمعی میقاتە کەواتە تاوەکو خەڵکی مەوعیدی شتەکانی خۆیان بزانن مەوعیدی ئەوەی بزانن کەوا لە بۆ نمونە مەسەلەن ئافرەتێک لە عیددەی تەلاقدا تاوەکو عیددەی خۆی بزانی ئافرەتێک لە عیددەی بابنێ ئەوەیە کەوا پیاوەکەی وفاتی کردی عیددەی خۆی بزانی بۆی کەوا 4 مانگ و 10 ڕۆژ بەسەریدا بسوڕێتەوە وایە خود هەموو ئەو شتانەی کەوا مدەیان لە بۆ تهدید دەکرێت هەم لە بۆ ئوموری شەرعی هەم لە بۆ ئوموری دنیەوی کاتێکەوە کەسێک تیزارەتێک لە کەسێک دەکا مەوعیدی وایە پاشی مانگێک ئەو پارەی بدات پاشی 2 مانگ بیداتێ یاخود بە قسط دەینی مانجێ ئەو هەندەی دەداتێ تاوەکو ئەو مەوعیدانە دیار بی کەواتە ئەسڵ لە حیساباتی تاریخ ئەوەیە با بڵێن بە مانگ بی ئەسڵ لە تاریخ با بڵێن ئەوەیە کەوا مسلمانان و غەیری مسلماناش ئەسڵ وایە حسابی مانگ بکەن نەک حسابی ڕۆژ بکەن یعنی لە ئیسلامدا تەماشا دەکەی کاتێکەوە باز لە هەر شتێکها خی گەورە لە لەیل باز دەکات 7 لەیال و 8 ئەیام بەخۆی لە تاریخی هیلالی تاریخ کەوا بە مانگ حساب دەکرێتن ئەوە ئەسڵەکەوا شەرع زیاتر بەوەی حساب دەکرێتن لە مەغریبەوە مەسەلەن ئێستا لە بۆ نمونە ئەوڕۆ یەکشەمە هەتا مەغریب یەکشەمە کە مەغریب هات لە مەغریبێڕا ئێمە داخلی دووشەم دەبین هەتا وەکو مەغریبی ڕۆژی دواتر ئەوە بە حسابی هیلالی بە حسابی مانجی ئەوها کەوە ئەسڵ لە شەرعەوە کە حساب بە مانگ بکرێتن بەڵام حسابی ڕۆژ حرەکەی ڕۆژ لەو حاڵتەی لە شەرعدا حسابی پێنج نوێژەکەی لۆکرایە مەسەلەن نوێژی بەیانیمان هەیە نوێژی مەغریبمان هەیە نوێژی عەسر و نوڕان و عیشا لەو حاڵتەی حسابی حرەکاتی ڕۆژ دەکرێتن کەواتە با بڵێن حساباتی شەمسی لە شەرعدا لە بۆ ئەوەی کەوا تحدیدی بینی شەو و ڕۆژ بکرێتن بەڵام حسابی مانگ لە بۆی حسابی ئەیام بکرێ حسابی ڕۆژەکان بە مانگ بکرێتن تاوەکو شتەکان هەردووچیان ظاهر بن وەکو گوتمان تەقسیمی بینی شەو و ڕۆژ کە بە حسابی ڕۆژ دەکرێتن با بڵێن ڕۆژ کە لە دەرەیە حساب دەکرێت ئێستاوە سبەینەیە نێورانە عەسرە لەبەرەوەی هەموو کەسێک دەیزانی و کە تەماشای ئاسمان بکاتن بەڵام کاتێکەوە حسابی ئەیام دەکرێ بە مانگ دەزاندرێتن بە مانگ دەزاندرێت یعنی ئەگەر کەسێک کەمێک شارەزایی هەبیتن لە مانگ سەر بەرز کاتەوە بە شەوان دەزانی چەندی مانگە بەڵام ئەگەر حسابەکە حسابی شەمسیبی بە شەودا چەندی تەماشا بکە نازانی ئەوڕۆ چەندی مانگە چەندی مانگ کەواتە بەڕاستی ئەسڵ لە تاریخ و لە ژماردن ئەوەیە کەوا لتعلموا عدد الحساب والسنين کەواتە ئەسڵ لە حساباتی ئەیام و تاریخ ئەسڵ وایە بە حسابی مانجی بیتن و هەروها ئەسلیش لە حسابی بینی شەو و ڕۆژ ئەوەیە کەوا وەکو حسابی نوێژەکان کرا لەسەر حرەکەی ڕۆژە لەسەر حرەکەی ڕۆژ کەواتە بەڕاستی بە پێویستەوەش بگوترێ ئەسڵ وە ئێمەی مسلمان تاریخمان تاریخی هیلالی بی کەوا بە هیجری حساب دەکرێت با بڵێن دەڵێن تاریخی هیجری 1437 هیجریە کەوا فەرقیە لەگەڵ حسابی میلادی کەوا بە حسابی شەمسی دەکرێتن ئەسڵ وایە ئێمەی مسلمان حساباتمان حسابی هیلالی بیتن وەکو لێرەشدا خوای گەورە ئیشارەتی پێدا قل هي مواقيت للناس والحج کەواتە لەبۆی کەوا مەوعیدی شتەکانیان بزانن أو جا أموري شرعيا وهروها أموري دنيويشا والحج طبعا حجيش عيني موعدي خوي هي حجيش موعدي خوي هي لهمو كاتق أنزام باون فريضي حج كوكو ركنه كالأركام كان أنزام نادرة بلكو الحج أشهر معلومات وكو لسورة البقرة داهاتية الحج أشهر معلومات وكو ديارة لمانجي الشوال وحتى دروجي ذي الحجة أو أشهر أو مانجانيك وحج تدا أنزام ذريه وتكسك دتوين للشوال وإحرام ببستي بنيتي حج كردن حتى وكو لكوتايدا أركان كاين كذاقاتا بابلين روج عرفوا لباشا وش سير روجي بابلين باشي روجي ججني قربان كأيام التشريق وكو معلومة فرائض كانوا واجبات كاني حج تدا انجام ددري بلام لو ليرا بتايبتيش باس حج كرير بروي اصلا وكو زانان دفرمون كلا دواتري باز لا حجج دكاتن لويا
ويأخذ وكو قاعدة كدلة تخصيص بعد عام لأهميته كواتا والتايبتي دكاتا لدوائي كوا بقشتي باس كركوا لبو زانيني موعد اشتكاني يعني لبو خلشي وبتايبتيش حج كواتا بلغي لسر أهميتي حج لو إخوة يقولوا بتايبت باسي كرتو كواتا حكمة لا هلال كان أويا كوا خلشي موعد اشتكاني بزانن وموعد حج بزانن زي دا بيوستا بقوتري يعني براستي مسلمان كاتكوا متبعي قرآن ومتبعي سنته براستي هموش تشي بموعده خواهي قورة جعل الله لكل شيء قدره لهمو لبو هموش تقدير يشدانا أو عباداتاني كخواهي قول لسر إيما يفارس كردية هموي بحسابه نويجا كان هديكو إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا يعني نية كسك مغربي بيتن بيسراح براب نويج سبيني لك بشتوان نية نوێژی سبێنی کاتی خۆی هەیە نیوەڕۆ کاتی خۆیە عەسر مەغریب عیشا کەواتە نوێژەکان کاتی خۆیان هەیە زەکات عینی نیسابی هەیە یعنی هەمووی بەحسابە و هەروەها کە گەیشتە حەدی نیساب پێویستە حەولی بەسەردا بسڕێتەوە ساڵی بەسەر پێویستە ئاگار لە موعیدەکەی بێت حەج الحەج أشهر معلومات الحج أشهر معلومات بروجي بون بهمان شيوا مانجي دياري كراوة لهمو صال دا ناكري كسيك أجر لغير رمضان بروجي بون سنته بلان فرزك إلا لمانجي رمضان كواتا لهموش تكاني أو ديني براسي حسابه وبيش مان دفرمي كواه تمنش مان محدودة وهروها هناسش مان بحسابه إنما نعد لهم عدا وكوان ديك لزانا دفن واتا باولي نفسه كان دجميرين يهر كسيك كواتا حيف مخابن أهلي إسلام حساب لبو وقدنك موعدي مزبوط نبي لكاتك داك بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي يقل نشانكاني منافقي عملي ويكوا موعدي مزبوط نية خلاف موعده كواتا براستي حيف مسلمانك كوا خاون دينك متبعي دينك هموش تكاني بحساب لبو وقدنا كاتن كبراستي أو زور تناقض شيء عجيبة وليس البر بأن تأتوا البيوت من ظهورها اللير دا ديارة لسبب نزولي أو آتا وكو أو حديثك بخاري مسلم هنا يتم لبراي كوري عزب دجرت وخالي راد فرمي كانت الأنصار إذا حجوا فرجعوا أنصارية كان طبعا لبيش هاتني إسلام كاتك وحجيان بكر با حج هرهبوا وكو بقايدين إبراهيم كلناويان مابو كاتك وحجيان بكر با بقرابانوا لم يدخلوا من قبل أبواب بيوتهم كالحز دقرانوا لدرجة مالكان الندس جوري ولكن من ظهورها بلكو دسون لدروي يعني لبشتوي مالي دهات نجوري فجاء رجل من الأنصار فدخل من قبل بابه بياوغ الأنصار كان هات كلا حز قرابوه لدرجاي مالي توجوري فكأنه عير بذلك إتر خلشيش هلا صار حسابات بيشان لكداري يعني كروتين هات مشاكا كولا لدرجاي مالي توجور لكاتك حز قرايته فأنزل الله وليس البر بأن تأتوا البيوت من ظهورها إتر وآتي دابزان زوكو لا تفسير كان باسكرا كوكو مراسيمێکی جاهلی دەفەرمون وەکو لێرەشدا باسی کرد بەڕای کوڕی عازب کەوا ئەگەر لە حەج بگەڕاباوە لە ماڵی خۆی لە دەرگای نەدەچوە ژوورێ بەڵکو لە پشتەوە دەهات و یاخود بە شێوەیەش کەس دەژێڕنەوە وەکو لە زۆربەی تەفسیرەکان هاتیە دەڵێن غەیری قوڕەیشەکان نا قوڕەیشەکان بە حساب هەندە خصوصیەت خۆیان هەبووە لە جاهلیەتیش دەفەرمی غەیری قوڕەیش کاتێکەوە ئیحرام ببەستابە لو حالتي بإحرامه قد لدرجاي ماله ندسوجو لدرجاي مالكان بلكو دبوا لبشتوي ماله كنك بكري لبوانيك ولا إحرام دان ندبا لدرجاي ماله بس شتيشي جاهلي هز أصله أساسه هز معناش وحكمتي تدانية إتر خواي يقول له تصحيحي أو مفهومة وليس البر بأن تأتوا البيوت من ظهور طبعا هو دانجو أو بر لويدا تاكل ويدا كذا اللي بشتوي مالكان تام بين جوري أقل لجير إحرام دابون ياخذ حستان كردبو خواي يقول فهم بر تاكل ويدانية كوا بأن تأتوا البيوت من ظهورها بر تاكل ويدانية أنتوا لبشتوي مالكات بيجوري أو جب السردواري أو بياخذوكوا لاندق روات عندله كوني شيء لبشتوي مالي ذكر واتدقنشن بر تاكل ويدا وكم مراسيم شيء جاهلي هيز بر تاكل ويدانية ولكن البر من اتقى بر تاكل تقوى ده تقوى وكل آتكي في اشتري كوا لخزمتي دابوين ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر إلى آخره همو أو شتانك واجمادي أولئك الذين صدقوا أولئك هم المتقون
ئەوەی کەوا بڕە لەو ئاتێ باس کرا جێبەجێ بکە هەر ئەو کەسەش متەقیە کەواتەوە لەکن البر من اتقى بڕ و چاکە ئەوەیە کەوا تەقوای خوا بکەیت فەرمانەکانی جێبەجێ بکەیت واز لە قەدەغ کراوەکانی بینی بە هیچ شێوەیەکیش ئەوە لە دینی خوایدانیە کەوا لە پشتەوەی ماڵی خۆت بچێ ژووری نەخێر شتیوانە وأتوا البيوت من أبوابها نەخێر بڕ و چاکە لەوەیدایە کەوا تەقوای خوا بکەیت ئەوەی خوا فەرموویتی جێبەجێکردنی لەوەدایە کەوا با بڵێن چاکە لەوەیدا کەوا جێبەجێ بکەیت وأتوا البيوت من أبوابها لە هەموو ماڵێکیش لە دەرگای خۆی بچنە ژۆرێ سبحان الله قاعدەیەکی زۆر مهمە وأتوا البيوت من أبوابها لە هەموو ماڵێکیش لە دەرگای خۆی بچنە ژوورێ نە بەسەر دوارێ ئاوا بن نە لە پشتەوە لە بۆی بسڕێنەوە کەواتەوە وەکو شتێکی حسی کە ئەوەی ئەوان دەیان کرد لە پشتەوە دەچونەوە ژوورێ خوای گەورە ئەوەی ڕەفز کردەوە ئەو مەفهومێکی جاهیلیە کە هیچ معنای نییە بەڵام ئەسڵ وایە لە ژێر ئیحرامدا بوو یاخود لە حاڵەتی ئەعتیاد هەر لە دەرگای ماڵەوە بچنە ژوورێ هەر لە دەرگای ماڵەوە بچنە ژوورێ کەواتە لە مەسلەکی طەبیعی خۆی بچنە ژوورێ ئەوە بەنسبەت چاکردنەوەی مەفهومی ئەو غەڵەتەی کە پێشترێدان کرد وەکو قاعدەیەش ئامۆکوزانان دەفەرمون ئەوەی لێوە دەگیرێ وأتوا البيوت من أبوابها لە هەموو شتێک لە دەرگای خۆی بچنە ژوورێ لە هەموو شتێک لە دەرگای خۆی بچنە ژوورێ کەواتە لە هەموو بابەتێک لە ڕێگای خۆی بچنە ژوورێ لە هەموو شتێک پێویستە ڕێگای خۆی هەیە ڕێگای چوونە بەهەشت بریتە لە ئیسلام کەواتە ئەگەر دەتەوێت بچێ بەهەشت نابی کۆ لە ڕێیان بگری پێویستە لەو ڕێگا سیڕاتە المستەقیمەی بڕۆی کە دەتگەیتە بەهەشت و ڕەزامەندی خوای گەورە سوبحانەهو وتەعالا حەزت لە پارە پەیداکردنە دەرگای پارە پەیداکردن لە تیجارەتی حەلالە حەزت لە با بڵێن مەیلی بینی با بڵێن ژن و پیاوانت هەیە با بڵێن پیاو لە بۆ ژن یاخود ژن لە بۆ ئەوە لە ڕێگای شەرعی خۆی لە ڕێگای زەواجە نەک لە ڕێگای فەساد والعیاذ بالله یاخود لە ڕێگای دیکە کەواتە هەموو شتەکان لە ڕێگای خۆی بچنە ژوورێ لە ڕێگای خۆی بچنە ژوورێ بە هیچ شێوەیەک بەسەر دیوار ئاوا مەبن و لە پشتۆ مێنە ژوورێ کەواتە هەموو شتێک لە جێگا و ڕێگای خۆی بی وأتوا البيوت من أبوابها هەموو کەسێک پێویستە حەقی خۆی بدرێتێ وأتوا البيوت من أبوابها واتقوا الله لعلكم تفلحون ئەجا خوای گەورە دەفەرمی واتقوا الله دیسان بەگشتی تەقوای خوای گەورە بکەن فەرمانەکان جێبەجێ بکەن خۆتان لە قەدەغ کراوەکان پارێزن لعلكم تفلحون لێرە وەکو گوتمان لعل لایەن خوای گەورە کە بەکار هات لە بۆ ئەوەی کەوا تێمان بگەینی لعلەی با بڵێن نەتیجەی ئەوەی ئەو تەقوای کە دەیکەن تاوەکو لە نەتیجەدا بگەنە مەسئلەی فەلاح و سەرفرازی و تاوەکو لە دنیا و لە قیامەت بەعامیش فەرمووتی تفلحون نەکە لە دنیا ئەگەر تەقوای خوای گەورە بکەن ئەوە لە نەتیجەدا تفلحون واتە سەرفرازی دنیا و قیامەت دەبن لە خوای گەورە دەپاڕێن لەو کەسانە بین کەوا تەقوای خوای گەورەکم بەو شێوەی کە خوا دەیەوێت سبحانه وتعالى تاوەکو لە نەتیجەدا فەلاح و سەرفرازی دنیا و قیامەت بدەست بینین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون